وقت ناکەم بە مناسبەتی ئەم جەلساتە حەزەکەم لەبارەی یەکێک لە فەوائیدی ئەم مەجالسەوە چەند کەلمەیەکتان عەرز بکەم. و یەکێک لە فایدەکانی بەرگوزاری جەلساتی مەولود إيجاد محبة وعشق حضرت صلى الله عليه وسلم. وممكن سؤال لك إما بوشي احتياج من هذا عشق ضرورتي چیه بو إنسان عشق كونه مهمة كلازمة بشر زمینه فراهم كابو عاشقي فرمود که عاشق شورنه روزی کار جهان سرآید، عاشق شورنه روزی کار جهان سرآید، ناخوانده نقش مقصود از کارگاه هستی. حافظ فرمی ولی جایی که تراو مشهور بشمان جناب تومان فرمی که عشقت بسر فریاد، عشقت رسد فریاد، ور خود بسان حافظ قرآن زبر بخوانی با 14 رعایت یا در 14 رعایت. افرمه اوجتت بشر نجاتها عشقه، عشق نجاتها نداع، حتى اگر وکو حافظ قرآن تان و 14 رعایت حفظه نجاتها ناوی که عشق دان نوی بوشی وآل فرمه اما شرط دارين الريشة أم فرمايشان خياكين لقرآن وحديثة وكو جناب وعصا بيرود الشارع كرد أو أرزش أهمية محبتك فقال قرآن فرمي إن كنتم تحبون الله فاتبعوني. خب أول هيك الريشة لك بوسا بنيادي أم فرمايشان و یکی تریچیان هم حدیث مبارک است که لبخاری ولا في ولی تری احادیثی هست که فرموی لا يؤمن أحدكم حتى أكون أحب إليه من والده وولده والناس أجمعين. حضرت صلی الله علیه وسلم فرموی که هیچ کامله و مؤمنی واقعی تا زمان که منی خوشتر نگره که روایت لیتر نفسی شز من نفسی لأخوي ولماء أولاد والدين هرچیشت تهسی ولا توائم. بنابراین یکی لفواید عشق چیه؟ کاملبون ایمان. اگر اما عشق حضرت صلی الله علیه وسلم نوه محبت ایمان نوه ایمان من کامل نیه. پس ایمانی کسر کامله که حضرت صلی الله علیه وسلم لخوی و لمال و منال و اولاد و باوک و دایک و تواوی مردم و هرچی هزی و نیسی خوشتر درگره. اگر خوشتری گرکو او وقت مؤمنی واقعیه. پس اما یکی که فواید و اهمیت العشق و ضرورت عشق خویمه. و هم جلسات زمینه ایجاد کابو ایجادی محبت و عشق. بنابراین ام جلساتی چه لازم و ضروریه مخصوصا لم عصرا و اما یکی کل فایده کانی عشق که فرید مهمه و فرید لازمه لم عصری ما و یکی تل فواید عشق اوسط انسان پاک هر کرا جامز عشقی چاک شد او ز عیب و نقص کلی پاک شد، یعنی با کلی پاک بود. شاد باشی عشق فرسودای ما ای دوای جمله علتهای ما، ای دوای نخوت و ناموس ما، ای تو افلاطون و جالینوس ما. بنابراین یکی تر لفواید عشق وسط انسان پاک کاتو پاکی کاتو لهر شتێک که غیر معشوقه و نجاتی ادات
ئازادی ئەکا لە ئەسارەت دەریتێ عاشق ئازادە است چونکە تعلقی نییە و وەختە تعلقینە و ئازاد دەوێت لە هەر شتێک کە ئەوێتە مانعی پس یەکێتر لە فەوایدی عیشقەوەسە کە ئینسان ئازادەکا و ئەو ئازادیە ئەوێتە باعیسی ئەوە کە پاک بێتەوە بۆیە وتیانەشی عاشق بوو بۆیە عشقی حەزرەت صلی الله علیه وسلم عشقی خوا عشقی دین بەشەر پاک بکاتەوە و یەکێتر لە فەوایدی عیشقەوەسە کە بەشەر لە دەستی دنیا و شەیتان و نەفس نجاتە یەکێ لە موسیبەتەلێکە ئێمە گرفتارینی و ڕواەتی چا هەست کە سەرچاوەی تەواوی گوناهەکان محەبەتی دنیاست ئیسا لەم عەسرێما فرە شایع بووە و فرە و سوورەتێکی خەتەرناک تەهدیدمانەکا محەبەتی دنیا محەبەتی دنیا یعنی ئەوە کە مردم کار و واریان بۆسە ئەوە کە کەمێ پوڵی فرەتر با جەم کەم کەمێ پوڵدارتر بووم کەمێ مەسەڵان داراییم فرەتر بێ ماوەکەم خاستر بێ ماشینەکەم خاستر بێ هەروایە کولی عمری لەبەینە چێ وەکو مەولانا فەرمووی هەمەزاجێ خەر شدەستین عەقلێک پەس فکرشان که چون علم آرام برست انسان معاصر در اثر تبلیغات و توتاویلێک کە مەخصوصاً لە غەربا کریاوە و چنیاوە وایە پێ هاتووە کە ئەولەویەتی ئەوەڵی و هەرچی شتیە و محەبەتی ئەوەڵی دنیا و جەمکردنی دنیا و پوڵە و کەسێکیش کە وایە پێهاو ئەسیرەوێت وەختێکیش ئەسیر بوو تا آخر لەو ئەسارەت و بەندەگیا ئەمێنێت و ئەمرێت و بێچارە ئەوێت و لە دنیا و ئاخرەتا شەقاوەت دامەنیێنێ و لە عشقێ لایەوە ئەو محەبەتە لاوات محەبەتی دنیا لاوات و بەشەر ئازادەکا لەو محەبەتە و محەبەتیش جز و محەبەتێکی تر لا ناچێت وەکو فەرمووی کە دیو بر دنیاست عاشق پور و کر عشق را عشقی دگر برد مگر دیو بر دنیاست عاشق پور و کر عشق را عشقی دگر برد مگر بۆمە کە محەبەتی دنیا لا بشێ دایە وجودی ئەمە ئەشێ محەبەتێکی تر بێتە ئەوە لا بووە و ئەو محەبەتە محەبەتی خوا و حەزرەت ڕەسوول صلی الله علیه وسلم بەس کەشێکە کەسێک عاشقی ئەمانە ئەوێت لە عشق و محەبەتی دنیا نجاتی ئەوێت خب عشق فایدەی تری ئەوەسە کە شعلەیەکە کە هەر شتێک غەیری خوا لا ئەوات بە وجودی ئینسان پاک دەکات عشق آن شعله است کو چون برفروخت هرچه جز معشوق باقی جمله سوخت یا هرچه جز معشوق باقی دو جور خوندیان سو بیتکه عشق آن شعله است کو چون برفروخت هرچه جز معشوق باقی جمله سوخت تیغ لا در قتل غیر حق براند در نگر آن زن که پس الا چه ماند الا الله باقی جمله رفت عشق آن شعله است کو چون برفروخت هرچه جز معشوق باقی جمله سوخت تیغ لا در قتل غیر حق براند در نگر آن که پس الا چه ماند الا الله باقی جمله سوخت شاد باشه عشق شرکت سوزه و ماند الا الله باقی جمله رفت شاد باشه عشق شرکت سوزه زفت بنابراین عشق بشر پاککات و شعله اخات وجودی بشر که غیر خواستین اما که گەورەوەلی گوزەشتەی ئێمە تەواوی تەلاشیانەوە وەسە کە مردم عاشق بوون لەبەریەوە وەسە چون عیباداتی ظاهری بەشەر وا پێ ناکا کە ئازادی بکا ئێمە ئێستا گشتمان واینە خەریکی نوێژە خوێنین و لێ فکرمان معلوم نیانێک ڕووی بە قبلە نەمودن چه سوود دل به بخارا و بوتان تراز
دلبر ما وسوسه عاشقی است و پذیرد نپذیرد نماز بێژێت کەوای لەسەر کە ئێمە بە زوان بێژە خوێنین و دڵمان معلومیە لەکوێ کەی بێژە ڕووی بە قبلە نەمودەن و چ سوود دل به بخارا و بطام تراز دلبر ما وسوسه عاشقی است و پذیرد نپذیرد نماز بنابراین بۆیە گەورە لێ مەوایەنەوتە عاشق هیچ وەخت ناتوانێ وەختی خۆی بۆ غەیری معشوق دابنێ هیچ شتێک غەیری معشوق تەوەجۆی جەلب ناکات ئەو خصوصیەتە کە حەزرەت صلی الله علیه وسلم پێیای کردو کە خوا تاریفیەکە ما زاغ البصر وما طغى کە چاوی نەلەغزیا و طغیانی نەکرد لەبەری عشق چون عاشقی خواوە گفت ما زاغیم همچون زاغ نه گفت ما زاغیم همچون زاغ نه مست سباغیم مست باغ نه تشریفی برد بۆ ئاسمان ئەو گشتە عەجایبەی لە میعراجا دی ئەسڵەن چاوی بۆ هیچ شتێک غەیری خوا نەگەڕیا و نەلەغزیا پس عاشق واینە سەر و عاشق بێدارە عشق بێداری تێرێ عشق دەرد تێرێ و تەکی دەردا بێداری هەست عاشق هیچ وەخت ناتوانێت خۆی مەشغوڵی شتێکی بێهودە بکات یەکێ لە خصوصیاتی مومن ئەوەسە کە خوا لە قورئانە فەرمووی ڕوویگەردانن لە شتی بێهودە خۆ بیسا ئێمە ئەگەر واینە نە هینی ئەوەسە کە عشقمان نییە ئەگەر ئێمە توانین مەسەڵەن لە 24 سەعاتە بانی کە 12 سەعات مەشغوڵی گوشی و فەزای مەجازی و چەت و ئەمانەوینەی چیە غفلەتە غفلەتەکەینی چیە غفلەتەکەینی بێعشقی ئەگەر عاشقێ کەسێت ناتوانێت ئاوێت ئاسان عاشقێ کەسێت چۆن ئەو نەجاهلە بکەوێتە شوێنی هەمستر مەسەڵەن شەو ڕۆژ خەریکی هەمستر وێت خەریکی قسەیەکێ کە ئەسڵەن معلوم نییە نەتیجەی هەز نێسی ئەساسی هەز نێسی عاشق کەی ئەتوانێ وا بکاتە عاشق بە حەدێک غەرقی معشوقە کە هیچ شتێکی تر تەوەجۆی جەلب ناکات وەوە هیچ جۆرێک گۆڵ ناخات هەر کجا خوانند ما را تا فریبانند ما را غیر آن عالی ستانه لا نسلم لا نسلم عشق وا کاتە بەشەر کە فەریب ناخوا گۆڵ ناخوا ئەمە کە ئێمە ئیسا گۆ بەخۆین و هەر حەرەکەت و ئیشارەیەکی دوژمنانی ئیسلام ئەکەوینە شوێنیان دینی خۆمان فەراموشەکەین ئەحکامی شەریعەتی خۆمان فەراموشەکەین جەشنەل و مەراسمە لێدا ئەنێن بۆمان ئێمەیش ئەچین وەکو ئینسانێکی بێخەبەر خەریک هەرچی ئەوانێژن ئەیکەین هەر جۆر کە ئەوانێژن هەواقونی فەرمووی خەڵق را تەقلیدشان بەرباد دا دەی 200 لعنەتبەرین تەقلید باد تەقلیدێکی کورکورانە لە هەرچی ئەوانەیکەن و ئێژنی ئەمە کە موسیقی ڕەواجدن لە ناوی ئێمە و ئێژن و ئێمەوە درۆوە کە موسیقی دەرمانەکات حاڵەکە موسیقی حرامەوە هیچ تەسیرێکی لە دەرمانی بەشەران نییە ئەمە کە بێحیجابی ڕەواجدن ئەمە کە مەراسمدانێن بۆ ئێمە مەراسمەلی درۆینە ئێژنەمە جوزی سونەت و فەرهەنگی ئەوە سوبێ ئێمە هیچ تامیان جوزی سونەت و فەرهەنگی ئێمەوێ مەراسمی نازانم ئاوری نەوڕۆز دانێن و کە لە گشتی چیانە تەواوی ئەم مەراسمانە گشتیان فەقەت بۆ ئەوە دانێن کە نامەحرەم و نامەحرەم قاتی بێت و شریعەتی ئیسلام بنرێتە کنار و ئەحکامی شریعەت حەدک بکرێت و ڕەشبەڵەت دابنرێت و ناوی ئاینی سونەتی و قەدیمی و مەردمی پێ مەشغوڵەکەن جەشنی هەنار و نازانم جەشنی چوزانم هەمور و ئەم بە زمانە جەشنی هەزاردە کە هیچ سابقەیەکی لە هیچ فەرهەنگێکی ئێمە نییە دایەنێن و درۆژن ئاینی سونەتی گشتێکی فەقەت بۆ لابردنی حیا و حورمەت و بۆ لابردنی حجاب و بۆ لابردنی ئەحکامی شەرعی و ئێمەیش ئەکەوینە شوێنیان ئەمە گشتی هینی ئەو بێعشقی هەستە یەکێکن لە فەوایدی عشق ئەوەسەکە نور و ئاگاهی ئەوەشێتە بەشەر فەرمووی هەکرا دامان عشقی نابوده زن نصاب نور بی بهره شد هەرکێ عاشق نەوێ ئەو نوری معرفەتیە پێ نابێ حافظ فەرمووی منێ قەسەیە
بینوا و زندگی یابم در آن زمان که به تیر غمت شوم مقتول. زمان من زندگی پیاکم که تیخی عشقی تو بواله و بنکجی. بنابراین یکی تر لبرکات عشق او آگاهیسه و علم معرفت سکفا ایدا و عشق کن ولا غیر غیر عشقی چو دست ناکره. فزمك وتيانا أشياء محبة وعشق إيجاد به لبري أمسا چون إما أمر كريائي بوا إما صراحة قرآن فرمي فيما نقر خواتان خوش دركا تبعيتي حزت كان تعوي جوي خوش دركا حديث صراحة فرمي فيما نقر خندمو كفرموي هيج كام لأو مؤمني واقعيني تا زمان كا مني لهرچيش تا خوشتر ندركو لهرچي كسا ولا خوي ولا هرچيش تا كهسي ولا تواعي مرد فزماش زحمت كيشين بو أو محبة إيجاد بين الدرود معنا ويكي تلا خواص عزة ذات بشر على ما يقوى الله وريد فرموي شبي بيش خدا بدري استمزار مسلمانان چرا خارن وزارن ندا آمد نمیدانی که این قوم دلی دارند و محبوبی ندارند. عرضی خوام کل خواگن بو چی مسلمانان واینا پیغات او وقت سرفراز و سربلند و عزتیان و گورهیان بویسا بو چی واینا پیغات شبی پیش خدا بدری استمزار مسلمانان چرا خارند و زارند ندا آمد نمیدانی که این قوم دلی دارند و محبوبی ندارند. اشياء هر جوره كأتوانين كارك بين كمحبتك إيجاد بيتو لدو معنا چون فرموي سوزه تا از میان سینه رفت جوهر آینه از آینه رفت. لو زمانه وكا عشق حضرت صلى الله عليه وسلم لدوكان نماوه خاصيتي النماوه سوزه تا از میان سینه رفت جوهر آینه از آینه رفت. بنابراین الشيء وزوري شوي وهر جوره بقوة ما ومحبته إيجاد بين فرموي للقلوب خفت الشكل بأدب هر طرف ميغيج ورامي تلا مولانا فرموي ما يجن من شلم ناتوان خلاصة لياقة النية وأمانة هر جوره كان كرده غيجيدن يعني سكا خشكه لنگلوک و خفت الشکل و بیادب هر طرف میغیج و را میتلم هر وشون یابداره و بگه و بزانه که گفت پیغمبر اگر خوبی داری عاقبت زان در برون آید سری گر نشینی بر در کوی کسی عاقبت بینی تو هم روی کسی گر کنی هر روز از چاه خاک عاقبت اندر رسی در آب پاک گفت پیغمبر رکوع است و سجود بر در حق کوفتن حلقه وجود حلقه بر آن در حرام کو میزند بهر او دولت سری بیرون کند. لبر یواشه انشاءالله و هر جور اکمان کرده او محبت ایجاد کن چون اگر محبت نه تبعیتیش نیه اگر اما محبت حضرت محمد صلی الله علیه وسلم نه تبعیتیش ناکن و او محبت اون مهمه اون عظمتی هست بشر نجات الدنیا و قیامتا ويكي لفوائد جلسات أشياء ويكي لشتري كمحبة إيجاد صلوات نادني فرس كشور رفتوان صلوات كرار كينو ولا باري ومطالعات كين لباري شخصيتي حضرته ومحبتي أو إيجاد كين لتموانا لطوي خانوا زمانا كأجر إيجاد به نجات معنوي وأجر إيجاد به هيش معنوي حتى أجر شور عبادت كين چون عبادت عجز کردی کواویت فرموید البرما وسوسه عاشقی است و پذیرت نماز لآخره اشتیر کو تبیرم لمناقب حضرت خواجه نقشبنده درکم وکو مجدهت عجزیم جوانانی بکم که مراسمیانه دانیا چون خود دانیانی مراسمانه مخصوصا بود جوانویل واقعا مهم و اهمیتی است لو لحاظه که جوانویل ایسا خود آنزان که أكثر غافون وأكثر أجر بولك يعني هالشيء يعني هذا خرجي مسائل تريا كانوا هانا يغفوته خوش گذرانی وتفريحة أجر جوانك إسا أتواني مراسم داني يعني لفرش تفزريات أتواني سي مراسم داني وأو گذريانا أو تركيب تتري تربو خوا فرا مهمة لم حكايتا أهمية في معلومة كلمناقب حضرت خواجه نقشبند خواجه بهاء الدين محمدي ويسي بخاري قدس الله بسره هز ك أفرمي كروجة تشهي بدو بوية للشاركان عديك فرچون بو خزمتي
أفرمي كلا مريد كان هذا خزمتي وقت جاي خزمتي حضرة الخواجة قدس سره فرا خوشحال وشاي نقشبند بانگی کرد و فرموی بۆچی خوشحال خواهش مەستر دقت بکەن لە حکایەتەکە مریدەکە کە هاو بۆ خزمەتی حەزرەتی خواجەی نەقشبەند قودس سره فرە خوشحال و فرە شاد و فرە مەسرور و حەزرەتی خواجەی نەقشبەند فەرمووی کە بۆچی ئەوە خوشحاڵی وتی قوربان دەی بۆ ئەوە کە جەناب و تەشریف هاوردە بۆ ئێرە بەبەرەوە خوشحاڵم کە تەشریف هاوردە و منیش هاتووم توانیمە بگەیمە خزمەتت فەرمووی نا غەیری ئەمە دەلیلێتری هەست فکر بکەرەوە فکری کردەوە کەمێک وتی وەڵا قوربان نازانم مەگەر خۆ فەرمووی دەلیلی چییە فەرمووی ها لەبیر تا وەختێ خەریکی ئەهاتی بۆ ئێرا بۆ ئەم شارە لە شاری خۆتانەوە ئەهاتی بۆ ئەم شارە لە ڕێوە لە بیابانە سکەیەک و دۆزیوە پوڵێک و دۆزیوە عەرزی کرد بەڵێ فەرمووی پوڵەکە هەڵگرت چونکە احتیاج پوڵەکە هەڵگرت بینێتە باخەڵ لەو دوا فکر کردەوە وتی دەی شاید خاوەنی ئەم پوڵە هاتۆ بۆ شوێنی پوڵەکە و پوڵەکەی پیا کرد ئەمە خۆی من نییە من بۆچی بیرۆم بۆ ئامارێ پوڵەکە نیاوە جێوەی خۆی ئەمە حەزرەت خواجەی نەقشبەند وە کەشفە میێزانی و فەرمووی ها لەبیر تا واتە کردە عەرزی کرد بەڵێ قوربان ها لەبیرمە فەرمووی ئەم خوشحاڵیە کە هەستوو هینێەوە سەر هەر کەس چتێک لە بەری خوا تەرک بکە بچووکترین پاداشی خۆشحاڵیەکی بێدەلیلە کە خوای خاتە قەلبی باشا و فەرمایشە بکەن چەندێ موهیمە فەرمووی هەر کەس لە بەری خوا شتێک تەرک بکە بچووکترین پاداشی شادی و خۆشحاڵیەکی بێدەلیلە کە خوای خاتە قەلبی خۆی چی نازانێ بۆچی خۆشحاڵە بەنابەرین ئەمە موژدەست بۆ ئەم جوانانە کە ئینشاڵڵا خوا دڵیان شادەکا چون لە بەری خوا چتی فرەیان تەرک کردێت تا ئەم مەراسمەدا بنێن و لەم فەرمایشە شتێکی تریش دەرکێ ئەویجەوە سە کە لە عەسری ئێما کە ئەفسوردەگی شایع بووە دەلیلەوە سە کە ئینسانەکان خاستەوارە زۆکانی خۆیانیان تەرجیح داوە و ملی ئەمری خواوە هەر کەس شتێک تەرک بکا بۆ خوا خوا دڵی شادەکا و هەر کەس شتێکی خوا تەرک بکا بۆ خۆی خوا دڵی غەمگینەکا ئەفسوردەگیە خاتە دڵی بەنابەرین ئەو شادیە کە گەورەوە لە ئێمە بوویانە فەرمووی تەرەبمەنە من تەرەبەم یا فەرمووی من از خندم تو میگویی ترش شو تو ماشی را بیار و لوبیا یا فرموی که اگر غم لشکر انگیزد که خون عاشقان ریزد من و ساقی به هم سازیم و بنیادش در اندازیم او شادیه که شمس تبریزی فرموی در دل من بشارتی است عجب ماید از خلق که بی این بشارت از چه شادم او شادیه اینه واسه که اوان خواستن و آرزولی خۆیانیان تەرک کردێ لە بەری ڕۆزای خوا و خوا لە مقابڵی ئەو کارەوە ئەو پاداشە گەورەیەدا پێیان کە بچووکترین پاداشی چەوەکو شای نەقشبەند فەرمووی کە بچووکترین پاداشی کەسێک کە شتێک تەرکەکا بۆ خوا وەسە کە شادیەکە کەوێتە قەلبی معذرت مەستە وەختانم گرت ئەی خودای فەزل تۆ حاجەت ڕەوا با تۆ یادێ هیچ کەس نەبوت ڕەوا یادێ ما را سخنهای دقیق که تو را آن رحم آورده شفیق باز فرما را از این نفس پلید کار داشت تا سخن ما رسید گر خطا گفتیم اصلاحش تو کن مصلحی تو ای تو سلطان سخن کیمیا داری که تبدیلش کنی گرچه جوی خون بود نیلش کنی. السلام علیکم و رحمت الله. Thank you.